بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لخواي پروردگار دەپاڕێم بۆ خاتری گەورەی و ئیسمی عەزەمی خۆی کە عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. بینەرانی بەڕێز و خۆشەویست، موسڵمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەکمان بێ. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەتمان بکاتن و سەربەرز و سەرفرازمان بکە ئینشاء الله لە دنیا و لە قیامەتدا. وەخوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە. یەکێک لە هۆکارەکانی بەختەوەری ئینسان، خۆشەویستانم، لە دنیابوونی برادەر و ڕەفیقی باش و چاکە. لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام باسی برادەر و ڕەفیقی باش کراوە کە ئینسان هەوڵدا دۆستایەتی و برادەرایەتی خەڵکێک بکا کە بۆ خوا سوڵحا بن و ئەهلی تەقوا بن و ئەهلی دین بن و کاتێک کە چاوت پێ دەکەون خوا و پێغەمبەری خوات بەفکر بێنەوە عەلەیهی سەڵات وسەلام. کاتێک کە دەیانبینی جدیات و هیممەت بەرزی و دڵسۆزی بۆ دینی خوای پەروەردگارت وەفکر بێننەوە و دەستت بگرن بۆ کاری چاک و باش و دوورت خەنەوە لە کاری خراپ و دزێ و ببنە مایەی هیممەت بەرزی بۆ خۆت و بۆ دەوروبەرت. بەتایبەتیش ئێمە بەداخەوە لە زروف و زەمانێکدا دەژین. ئەو زروف و زەمانە ئەتوانم بڵێم بەهۆی ئەو تەکنۆلۆجیا و بەهۆی ئەو ئەنتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی و ئەوانە برادەری دڵسۆز زۆر کەم بوون. برادەری دڵسۆز زۆر کەم بوون و هەر خەڵکەوت دەیبینی سەرقاڵ و مەشغوڵی شاشەکەی بەردەمیەتی. ئەو شاشەی بەردەمیشی ئەوە نەبێ کە زۆر دڵسۆزی بێ، کاتی لێ دەکوژێتن. ئەو برادەرەی کە هەڵی بژاردووە ئەمڕۆکە لە جیاتی برادەرێکی دڵسۆز هەڵبژێری برادەرێکی زۆر خراپی هەڵبژاردووە. لەبەرەوە ئینسان ئەگەر بیوێ نەفەرێک بناسێ پێویست ناکات بچی لە داک و بابانی بپرسی، لە برایانی بپرسی، لە خوشکانی بپرسی کوڕی چێ و برای چێ و چێ خوشکێتی. ناوەڵا، ئەگەر کوڕی متتەقیترین کەسیش بی نەکەی بە هەڵەدا بچی بڵێ وەڵاو کوڕی فڵان کەسیان کوڕی فڵان کەسەیە. بڕۆ بزانە داخۆ برادەرایەتی چێ دەکات، ڕەفیقی چێیە. ئەمڕۆ برادەر و ڕەفیقی باش دەگمەنن ئەوەی کە بە ئەوسافی قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ناگەڕێم بۆ سەدەرسەکانی ڕابردوو کە ئینسان ئەگەر بۆ خۆی مەزبوط بوو، کاتەکانی خۆی دابەش کردبوون، دیارەوەکو گوتمان بەشێکیش دیاری دەکات بۆی کە ڕەفاقەت و برادەرایەتی چێ دەکاتن. لەبەرەوە هەر خۆشەویستانم، برادەر ئەگەر دڵسۆز بوو ئینسان بەختەوەر دەکات لە دنیا، بۆ چکە دەستت دەگریتن، ئامۆژگاریت دەکات، ڕێنوێیت دەکاتن. لەبەرەوەش تەماشەکەن لە پێش پێغەمبەرایەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام
ئیمامی ئەبوبەکر لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر برادەر بوون. ئەخلاق و ڕەوشتی هەردووچیان هیەوە بۆ برادەرایەتی یەکتر بکەن. ئیمامی ئەبوبەکر برادەری چییە بۆ زۆر؟ ئیمامی عوسمان، زوبەیری کوڕی عەوام، تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا برادەری ئەوانە بووە و زۆرێکیش لەوان هەر لەسەر دەستی موسڵمان بوون. ئەو خێر و پاداشتی ئەوانیش بەبێ ئەوەی لەوان کەم بکرێتەوە دەچێتەوە سەر تەرازووی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. بەشێکی سێچارێک لەوانەی کە عەشەڕەی مبەشەرە بوون هەر لەسەر دەستی ئیمامی ئەبوبەکر موسڵمان بوون. ئەو برادەری باشە. بەڵام ئەوانەی کە لەسەر ئەساسی فسق و فجووریش برادەرایەتیان کرد هیوا هەبوو دڵی نەرم بوو موسڵمان بێ ئیمان بێنێ، چووە ناو برادەر و ڕەفیقەکانی خۆی پەشیمانیان کردەوە. لێی ئاڵان وەکو شەیتان چۆن باوەڕدێنی و چۆن ئیمان دێنی و کاکەمیش هەر لەسەر دین و مەزهەبی ئێوە. زۆر گرینگە ئینسان بزانی لە دنیا ڕەفاقەت و برادەرایەتی چێ دەکاتن. لەبەرەوە جارێ بەداخەوە دەڵێم ئەو قسەی دەکەم، برادەری ئەمڕۆ زۆربەی برادەردن. برادەری ئەمڕۆ زۆربەی برادەردن. یعنی چی برادەرد؟ یعنی کابرا بۆ خۆی 1001 دەردی هەیە، ئەو برادەرانەش دەیان دەرد و بەڵاو موسیبەتی دیکەی بۆ دروست دەکەن. ئەمنەوە پرسیارە لە ئێوە دەکەم لە بینەرانی بەڕێز و خۆشەویست، هەندێک لە ئێمە خوا پەناماندا کە تووشی شتێکی خراپ بووە لە ژیانیدا، تووشی شتێکی خراپ بۆ شتێکی دزێو بووە، چێ تووشی کردووە؟ دایکی، بابی، چێ؟ ئیلا دۆست و ڕەفیقەکانی برادەرەکانی. ئەوان تووشی شتە خراپە. کوڕت جغارە چێش نەبوو، چۆ دەرەوە فێرە جغارە چێش بوو، چێ فێری کرد؟ برادەرەکە فێری کرد. لەبەرەوە دائیمەن هەوڵدە بزانە کوڕەکەت کچەکەت برادەرایەتی چێ دەکاتن. ئەتوو بۆ خۆت کوڕی بەڕێز، کچی بەڕێز، بزانە برادەرایەتی چێ دەکەی. هەوڵدە برادەرەکەت لە خۆت باشتر بێ، چاکتر بێ، بە تەقواتر بێ، بە دینتر بێ. لەبەرەوە کاتێکە وەصفی برادەری باش دەکەن، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێت چاکترین عەبد و بەندەکانی خوا ئەوانن کە بیان بینی قیامەتت بەفکر بێتەوە، دوا ڕۆژت بەفکر بێتەوە، وات بەفکر بێنیتەوە کە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتت کات. کە بانجیدا برادەر و ڕەفیقەکەت ئەو برادەر و ڕەفیقە بەولەکا کە بەڕوا بچینە مزگەوت، با بچین نوێژی جەماعەت بکەن، ئێستا کاتی نوێژی جەماعەتە. کە بەلای شوێنێکی خراپدا تێپەڕی پێت بڵێ کاکە ڕامەوەستێ لێرانە شوێنی ئێمە نییە، نابێ ئێمە لێرە ڕاوەستی. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ الأخلاء بعضهم لبعض عدو إلا المتقين. بۆ دەفەرمێ الأخلاء ناڵێ الأصدقاء؟ خولە لە ڕەفاقەت و برادەرایەتی دیکە زۆر بە قووەترە. یعنی خۆشت دەوێ ئەسراری خۆتی لەکن باز دەکەی، هیچ شتێکی شاراوت نییە لەگەڵەوی. کەسێک کە سندوقە ڕەشەکەی تۆ بێتم بزانی داخۆت و ئەسرار و ئەوەی خۆت تەسلیمی چێ دەکەی، سڕی خۆت لەکن چێ باز دەکەی. لەبەرەوە لەسەر ئەساسی دینداری و تەقوا برادەرەکانت هەڵنەبژاردوون، دەفەرمێ الأخلاء بعضهم لبعض عدو، دژمنی یەک. دەبینین لە ناو ئاگری دۆزەخ خوا پەناماندا، خوای گەورە هیدایەتمان زیاد کە یا ڕەب العالەمین. دەبێتە دەمەقاڵی و چێشمە چێشمی ئەوانەی کە یەکتریان هەڵخەڵەتاندووە، فێڵیان لە یەکتر کردووە. ئەگەر ئەتۆ نەبای ئەمن ئەهلی بەهەش دەبوو، ئەمن بۆ خۆم ڕێیەکی ڕاستم گرت و لێم بووە شەیطان و ئەمنت هەڵخەڵەتاندم. کاکە خۆت پشتوی عەقڵت هەیە، چاوت هەیە. ئەو هەموو مامۆستا بەڕێزە و هەموو خەڵکە چاکە نسحەت و ئامۆژگاری دەکەن، بۆ بە قسەیان ناکەی؟ بۆ ڕەفاقەتی خەڵکێکی دەکەی کە جغارە چێشە، کە نێرگە لە چێشە، کە حەرام خۆرە، کە دەچێتن بۆ مەیخانەکان، کە دەچێتن بۆ
ئەو شوێنانەی کە کاتت بەلاش دەباتن. حیفە ئینسان عمر و کاتی خۆی لەگەڵ خەڵکانێک بەسەربەرێ، لەگەڵ خەڵکانێک بەرەو نەمان ببە کە دەبێتە مایەی بەدبەختی ئەو ئینسانەی. زۆرێک لەو برادەرانەی ئەم ڕۆژ برادەری مەسلحەت و بەرژەوەندی ناگاتان لێبێت. دەبینی کابرا مەسەرەن هەبووە، خوا پێداوە، ڕەفیق و برادەری زۆرن، بەڵام خوا نەخواستا شتێکی لێ بقەومێ، شتێکی لێ توش بێتن، کەس بە فریای ناکەوێتن، کەس بە فریای ناکەوێت، کەس نایە مەسەرەن بڵێ وەڵا کاکە ئەمن لەگەڵە تۆ دام و دیفاعت لێ دەکەم و یانەوەتە کاکە بەلای کەمی ڕێگا چارەیەکی هەر ئەسڵن مەرحەباشی ناکات، تەلەفۆنەکەشی لەسەر هەڵناگرن. لەبەرەوە زۆر زەرورە ئینسان بۆ بەختەوەری ئێمە بزانین داخۆ ڕەفاقەت و برادەرایەتی چێ دەکەین. دائیمەن خۆشەویستانم لێتان وەسیەت بێ کە ڕەفاقەت و برادەرایەتی کەسێکی دەکەن پێتان شەرم نەبێت لە جادە و بازار و کۆڵانەکان پیاسەی لەگەڵ بکەن، ئاگاتەن لەو خاڵی هەبێت. هەر کەسێک پێت شەرم بوو خەڵک لەگەڵ ئەو کەسەی بتبینن، ئەو بەکەلێک برادەرایەتی نایەت، بەکەلێک برادەرایەتی نایەت، ناگاتان لێبێت. بەڵام کە بەسەر بەرزانە مەسەڵەن لە ناو خەڵکی لە بازار لە هەر شوێنێکی قۆڵی لە قۆڵی هەڵچێشی و لەگەڵی پیاسەی بکەی و بچی و بێ زۆرت پێ تەبیعی بێ، ئەو باسی مجتەمەعێکی تەندروست دەکەم، ئاگاتان لێبیت. باشی کۆمەڵگە و مجتەمەعی دەکەم کە شتی چاک و خراپ لێک جیاواز کاتەوە. ئێستا بەداخەوە دەڵێم شتەکان تێکەڵاو بوون. ئێستا منکەر بۆتە معروف، معروفیش بۆتە منکەر. ئێستا کابرای وایە گەر خراپە و خراپەکار نەبێ، دز نەبێ، داوێن پیس نەبێ، مەشروب خۆر نەبێ، نێرگی لە چێش نەبێ، لەوانەیە لە مواسەفاتەکانی کەم بوو بێتەوە، فول مواسەفات نەبێ وەکو باسی دەکەن. ئەوجا خۆشەویستانم ئینسان ئەو برادر و ڕەفیقە خۆشت دەوێتن، کە خۆشت دەوێت گوێ بدە پێغەمبەر چ دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمێ ئەلمەرء مەع مەن ئەحەب. ئینسان چێی خۆشویست لەگەڵەویدایە، لەکوێ؟ چۆن لە دنیا لەگەڵیدای، لە دوا ڕۆژیش لەگەڵیدای. ئەها لە ڕۆژی قیامەت ئەوانەی کە برادەرایەتی خەرابیان کردووە، برادەری خەرابیان هەبوون، ڕەفیقی خەرابیان هەبوون، لە جیاتی ئەوەی ئەها گوتم بەختەوەری مزەیەف چیە گلاتان بێ؟ بەختەوەری مزەیەف و کاتی ئەوەیە کە لە دنیا کابرا خۆی هەڵخەڵەتینەوە بزانی بەختەوەری هەمیشەیی و ئەبەدیە. بەختەوەری ڕاستەقینە ئەو بەختەوەریەیە کە ئینسان هەم لە دنیا بەختەوەر بێ، ئەو بەختەوەریە لە دوا ڕۆژیشدا بەکەلچی بێتن، ئەو بەختەوەری ڕاستەقینەیە. خوای گەورە چ دەفەرمێ؟ وەیەومە یەعەض الظالم عەلا یەدەیه. هەردوو دەستی خۆی کابرای زاڵ مستەمکار. جا مەسەلەی زاڵ مستەمکار هەر ئەوە نییە بڵێ زوڵمی لە خەڵکی، جاری وا زوڵمت لە خۆت کردووە، زوڵمت لە چاوی خۆت کردووە، زوڵمت لە دەستی خۆت کردووە، زوڵمت لە قاچی خۆت کردووە، زوڵمت لە لاشەی خۆت کردووە، بوویە مایەی ئەوەی کە بچێتە ناو ئاگری دۆزەخ. گەورەترین زوڵمت لە خۆ کردووە. وەیەومە یەعەض الظالم عەلا یەدەیه. هەردوو دەستەکانی خۆی دەگەزی. چ دەڵێ؟ یا لەیتەنی اتەخەذت مع الرەسوول سەبیلا. خۆزیا بە دوای پێغەمبەر کەوتبام عەلەیهی سەڵات وسەلام، بە دوای ڕێبازی پێغەمبەر کەوتبام عەلەیهی سەڵات وسەلام. یا وەیلەتە، ئای قوڕ بەسەرم، یا وەیلەتە، یا لەیتەنی لەم ئەتەخذ فولانەن خەلیلا. خۆزیا فڵان کەسم نەکرد با برادەرە، ها ئەو موسیبەتەکەیە. واستە بە برادەرەکەی خۆی کافری کردووە، منافقی کردووە، ئاگاشی لێ نییە. بەڵام لە چێن دەرێ پەشیمان دەبێتەوە؟ لە ڕۆژێکە پەشیمان بوونەوە دادی ئینسانی ناداتن. لەبەرەوە خۆشەویستم بزانە داخوا کە برادەر هۆکارێکە لە بۆ بەختەوەری ئینسان، چونکە جێی سڕی ئینسانیە. دەبینی برادەرێکی باش تێ، مشکلێکی عائیلیت هەیە، مشکلەیەکت لەگەڵ دایک و باوکت هەیە، مشکلەیەکت لەگەڵ براکانت هەیە، لەگەڵ خوشکت هەیە، لەگەڵ خەڵکی دیکە هەیە، دەچی لەگەڵی دادەنیشی، دڵسۆزی تووە، کێشەکەی خۆتی بۆ باز دەکەی، حەل لە چارەسەرێکی چاکت بۆ دادەنێتن، ناڵی تووشی مشکلەی گەورەتر بی. ئەدی ئە برادەری خەراب هانت دەدا، تووشی مشکلت دەکا، بە خۆشت تەماشە دەکاتن،
بەخۆش دەتگیری و کوێستانە کەس کوێستا وایە بە ڤیددیۆی دەتگیری بۆی بڵاوی کاتەوە داخۆ کووت تێ هەڵدەدەن. ئەوجا خۆشەویستانم پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی بزانی برادەرایەتی چێ دەکات. ئەوانەی کە ئەهلی سەڵاح و ئەهلی تەقوا و دینن باگلەی لە خەڵکی نەکەن کە خەڵک سوئی زەنیان پێ باتن کە برادەری خراپیان هەبێت. ئاگاتان لە برادەر و لە سەردان و تێکەڵاوی هەبێت چکە جیاوازن ئەوانە دووشتی لێک جیاوازن. یعنی ئینسانی با داعی و بانگخواز دەبێت ڕووخۆش بێ لەگەڵ هەموو خەڵکی سەردانی هەموو خەڵکی بکە. بەس ئەو ناکاتە مەسەڵەن کابرا کە دەیبینی کابرای خراپ نسحەت و ئامۆژگاری دەکەی دەستی وە سەردادینی و برادەرایەتی نییە. ئەو لە بابی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە. برادەرایەتی ئەوەیە کابرا و کوردەواری خۆمان دەڵێ شەو ڕۆژ کابرا لێک زیان نابنەوە هەر بزر بوو دەڵێ تەلەفۆنێکی لۆ فڵان کەسی بکارێ فڵان کەس لەوێ بەڵێ ئالێرەیە. هەمووشمان ئەو زۆر برادەرە هەموو کەسێک برادەری خۆی هەن جات لە چاک بەیان لە خراپ بێتن. بەڵام گرنگ ئەوەیە ئینسان بتوانێتن خۆشەویستانی خۆم ئەو برادەرانەی برادەر بن برادەر نەبن بۆ خۆت هەشنۆدە دەردت هەن برادەرەکانیش هەشنۆدە دەردی دیکەیان بۆ زیاد کردووی لەبەرەوەش زۆر کەسم بینیوە هەر لەو ماوەی ناوی کەس نادەم ینی پیاوی زۆر باش بووە زۆر ئینسانێکی چاک بووە بەڵام واستە بە برادەران خراپیان کردووە چۆتە داخوازی بۆ ژن و ژنخوازی لەبەر ئەوەی کە برادەرەکان تێکیان دا وسفەتیان تێکداون فێری جغارەیان کردووە فێری کافتریایان کردووە فێری نێرگریان کردو فێری چیان کردووە کابرا ئامادە نەبووە کچەکەی خۆی تەسلیم کات و خزمایەتی لەگەڵ بکاتن. ئەدێگەر لەگەڵ برادەرەکانی دیکە باە لە مێژ بووچ کوردەواری خۆمان دەڵێ بە ئاواتی خۆش دەگەیشت. لەبەرەوە ئاگامان لەو قەزیانە بێ ئەو قەزیانە قەزیی وردن و قەزیەی مهمن لەبەرەوە ئینسان کە بە دوای بەختەوەری ڕاستەقینەدا دەگەڕێ دەبێ ئەسباب و هۆکارەکانی بەختەوەری ڕاستەقینەش بگرێتە بەر کە گوتمان یەکێک لەوانە چییە ڕەفیق و برادرن لەبەر ئەو ڕەفیق و برادەرە لەگەڵت دەبێ هەتا لە دنیادای و لە دوا ڕۆژیشدا لەگەڵت دەمێنی تۆکو خوای پەروەردگار لە بیدایەت باسم کرد الأخلاء بعضهم لبعض عدو إلا المتقين. يعني چی؟ يعني ئەوەی کە ئەهلی تەقوایە لەسەر تەقوا برادەرایەتیان کردووە لەسەر دین برادەرایەتی لەوێن دەرە شەر برادەرن لەوێن دەرە شەر پێکەوە دەمێننەوە لێک زیان نابنەوە ڕەفاقەتەکە بەردەوام دەبێت برادەرایەتەکە بەردەوام دەبێت. خوا زیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وامان لێ بکە موفەقمان بکە بۆچی بۆ کاری چاک بۆ برادەرایەتی لەگەڵ خەڵکی باش. ینی تەماشەکە کە باسی پیاوێکی باش دەکرێت لە مەجلیسێکی خەڵک کە مەدحی دەکا ئەگە برادەری تو بێت چەندت پێخۆشە لە خۆشیان باڵت پێوە دێن ئەو جاچە دەڵێ دەڵێوەڵا ئەوە برادەری منە ڕەفیقی منە یانی چی ینی مشۆکی وی چاکم. لە ناو عەرەباندا دەفەرمێ لا تسل عن المرء وسل عن أقرانه إن المرء بأقرانه يعرف. دەڵێ لە کابرای مەپرسە لە برادەرەکانی پرسە. برادەر بە برادەران دەناسرێتن ڕەفیق بە ڕەفیقان دەناسرێتن. لەبەرەوەش برادەری چاک دنیات بۆ دەکاتە بەهەشت دوا ڕۆژیشت مسۆگەر دەبێ. برادەری خراپ پێشەوەی کە بچێ ناو دۆزەخی ڕاستەقینە لە دنیادا دەتباتە ناو دۆزەخی تووشی هەزار بەڵاو موسیبەتت دەکا. خوای گەورە مۆفەقمان بکە و هیدایەتمان بدا و بەختەوەری دنیا و قیامەتمان بکە تا حەڵقەیەکی تر بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.